بسم الله الرحمن الرحيم. ڕۆژێکیان لە شەخڵاوە تەلەفۆنیان بۆ کردم، خزمەکمان نەخۆش بوو، تۆزێک ئیهمالیش بوو، خۆی ئیهمال کرد بوو، تووشی نەخۆشیێکی فتقی ببوو. ئەمیش خەمم لێ خوارد، بەڕاستی زانیم شەکەی تۆزێک زەروریە، خەمیش لە خۆ ناخوا، کەس نەبوو خەمی لێ بخوا. تەلەفۆنم بۆ کردن، گوتم بیهینە هەولێرێ بەرمە دەستگایکی خێرخوازی لەوانێ ئەو بەڕێزەش لەسەر ئێرە دانیشتە بیتن کە دەستگایەکیان هەیە. ئەو برادەرە لە کنەخۆ دکتۆریکان هەبوون، فەحسەکی کرد، فتقەکەی زۆر زۆر گەورە بوو، عەیب نەبی ئەوەی دامی زۆر زۆر داکەت بوو، یعنی چەند ساڵێک بۆ هۆی لێ هاتبوو ئیهمالی کردبوو. وەڵا کابرایی کە فەحسی کرد زۆر تۆڕە بوو، گوتی باشە لۆت خۆ ئیهمال کردیە، 500 دینار نەبوو بچی لە قەستەخانەی نایەخۆ بنووسی بیکەی. غەریب هار بوو کابرا کە دڵەکی زۆر پاشی هەبوو. وەڵا گوتیان چی لێ بکەین؟ گوتم وەڵاهی ئەی بەمەکن دکتۆر دەرێرچینەی، ئەی بەمە میهرەبانی لەوێن دەرێکا عیلاجێکە. ئەلحەمدوللا هاتمە ئێرانە، پێشانی کاک دکتۆرمدا فەوستاتەکانی هەمووی لە بۆکردن بەلاش لەسەر زەکاتی لە سەورەقای نووسی، لێرانە لە مختبەری شتە هەموو شتەکانیان لۆ کرد. وەڵا مەعیدەکی لۆ دانا، گوتی فلانکە ڕۆژی ئەمەلیاتیکردن بە کاتێکی زوو بوو. ئەلحەمدوللا کە ئەمەلیاتەکان لۆ کرد، لەناو ئەمەلیاتەکەی ئەمەلیاتێشکەشی لۆ دروست ببوو، فتقەکە زۆر گەورە بوو. گوتیان کاک دکتۆر بەهوجام، گوتیان کاکە وەڵا ئەمەلیاتێشکەش هەیە، ئەوە ناکرێتن، کۆرە گوتی کاکە لۆی بکەن، ئەوە بەرسەرێکی گرێ نادرێت و جەبە دوو سەران. کابرا زۆر فەقیر و دەستکورد بوو. ئەلحەمدوللا ئەمەلیاتەکە زۆر بەسەرکەوتووی لۆ کرا، زۆر دری خۆش بە ئەلحەمدوللا. ئێستا کەش دوعای خێر ئەکاتن لەو نەخۆشیە قورتاری بوو، بەڕاستی لەوانێت تووشی نەخۆشیێکی گەورە بە، لەوانێت کێشەی خێزانیش لە بۆ دروست ببە. ئەلحەمدوللا کاک دکتۆر دەستی خۆش بیتن، ئیشەکەی لە بۆ کردو. ئەوزە پاش هەنجینێکە سبحان الله ئینسانێکی هەند پاک بوو، ئینسانێکی هەندر گەورە بوو، ئینسانێکی زۆر یانی متەواضع بوو، ئەو کوڕە زۆر فەقیر و هەژاریش بوو، ئینسانێکی زۆر پاک بوو. خەونەکی دی بوو، پێغەمبەری دەخەونێ دیت بوو، بە ستافی ئێران و بە دکتۆر و ئەو شتانە بەڕاستی ینی مژدە دەر بوو، شتێکی زۆر زۆر خۆش بوو. ئەلحەمدوللا ئینشاءالله ئینسان کە لێرانە ئیشەکانی کردیا، بەشی پشتی هەیە، پشکەکانی خێرخوازی هەیە، کەس لێی پەشێمان نەبی، بە خودا ئەوەن بەکەلێک دێت لە دوا ڕۆژی، هەم لە بۆ دنیا هەم لە بۆ قیامەتی. یعنی ئیشەکە بەڕاستی یعنی ئینسان دەستی دایەتی کاک دکتۆر، ئینشاءالله خوا ئیشەکانی هەموو لە سەهلەکاتن، ئەو کۆسپیتەگەرانی ئینشاءالله هەموو لەسەر ڕێلا ئەکەون، بە حەقەت حەقی ڕێزلێنانی حەقە مەدالیە بدرێتن، نەک کۆسپانی لە بۆ دابنێن و یان هجومی بکەنە سەر. بەڵام ئیشی دنیا شەرەفەیە، ئیمتیحان و اختیبارە کات دۆر، ئینسانێکەگە ئیش نەکاتن قسەش پێ ناگوترێ، یارە ئیشکەری خێرخوازی لەبە هەندێک تەماشای خەڵکەکیش هەیە حاسدە، ناخۆشە، لە ئیشە چاکەکانت لەوانەیە ڕازی نەبیتن، ئیشە چاکەکان ها حەسادیت بەوەی بازن، ئەو خەڵکانەکە تەماشاکەی دڵی نەخۆشە، یعنی قسەیە کاتن ئەو لا ئیملاەکان بە تەوزیهی لایشکە شتشکە. ئەلحەمدوللا ئیشەکان زۆر بە جوانی کران بەڕاستیانی. ئێستا ئەو خزمەش بەڕاستیانی لە ژیانێکی خۆش دی ئەلحەمدوللا، زستاش دوعای خێرەکە لە بۆ دکتۆر لە بۆ ستافەکەش، نە لە دکتۆر ستافەکەش بەڕاستیانی کە خەونەکەی جێڕاوە زۆر زۆر خۆش بوو بەڕاستیانی، کۆمەڵە شەخسێک بوون بەڕاستی هەمووی لەو خێری بەشدار بوون. ئەو بەشی پشکی خێریشیان هەیە ئینشاءالله ئەویش ئێستا کە لەو خێر و لەو خزمەت پێغەمبەر ئینشاءالله ڕۆژێک دادی هەموو کۆ بینەوە. ڕۆژێکیشیان بە حەقەت هەر خزمەتشکە بۆ ئیش دەستکورد بوو، خێزانەکەی نەخۆش بوو بەڕاستیانی بەخۆش کەم ئەندام بوو، خێزاوی تایبەتی بوو، چاوشتوان نەبوون. خێزانەکەن هینا ئێرانە ئەلحەمدوللا ئەوی زەرداویان لۆ ئەمەلیات کرد، چوومە سلاحی بەڕاستی ینی بەشی خێرخوازی، ئەلحەمدوللا یارمەتیاندا هەندێک پاریان لە بۆ سەر بکەن، ئەلحەمدوللا ئەویش نەزەعاتێکی باشی نائیشەکەی لۆ کرا، ئەلحەمدوللا ئێستاوی زۆر زۆر چاک. یعنی هەموو ئیشەکان ئەلحەمدوللا ئینسان دلی پێ خۆشە لەو خەستەخانەی، لە میهرەبانی بەڕاستیانی ینی نمونەیە، ئینسان دوعای خێریان لە بۆ بکە ئینشاءالله لەو کەسانی کە بەشداریشن بەخوا هەمووی سەربەرزی و سەرفرازیە بەڕاستیانی. وما أنفقتم من شيء فهو يخلفه. هر إنسانك شتى ببخشي لبخوا تعيز يكاتو، إنسان قد بشمان نبيتن دەستخۆش لە هەموو لایش یەکەم، دەستخۆش لە دکتۆری شەکەم ئینشاءالله، خوا ئینشاءالله ئەو کۆسپیتەگەران ئینشاءالله هەمووی لە ئاباتن، ئینشاءالله پەیوەندیدار هەموو بێنە سەقەت ئیشەکان لە بۆ جێبەجێ بکەن، لۆت ئاسان بکەن ئینشاءالله. السلام عليكم ورحمة الله. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.